ئەم کاتتان باش بەناوی بەڕێز کوێستانخان وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و خراپی هەموو لاک دەکەم بەتایبەتی میوانە بەڕێزەکان کە بەڕاستی ئامادەبوونتان لێرە پەرۆشیە بۆ منداڵانی ئۆتیزم. بەڕێزان ئەمەیە چەند شتێک باسکەم بۆ ئەوەی کە ئەو هەوڵانی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی داوێتی بۆ منداڵانی ئۆتیزم لە سنووری سلێمانی دەوروبەریدا بەڕێزان 24,000 کەمەندامان هەیە، کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت کە زیاتر لە 600 کەسیان 63 کەسیان ئۆتیزمن. بەداخەوە ئەم ئامارە هی 2013 بەڕێزان بۆ مانایی کە لە 2013ەوە تا ئێستا یەکەم ئەندام یەک منداڵی ئۆتیزم یەک منداڵی شەلل دەماغ تۆمار نەکراوە لە هەرمی کوردستانە. بەداخەوە بە هەوڵ و کۆشتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خۆشبەختانە ئەمساڵ ئەو دەرگایە کراوەتەوە و تۆماری کەمەندامان کراوەتەوە. هەتا ئێستا ئێمە لە سلێمانی نزیکەی زیاتر لە 500 منداڵی ئۆتیزممان تۆمار کردووە کە خۆشبەختانە ناوەکانیان چۆ بۆ وەزارەتی مالیە بە ئایندێکی نزیکدا ناوەکانیان دەگەڕێتەوە و موچیان بۆ دەبڕێتەوە. بەڕێزان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چەند هەوڵێکی داوە بۆ ئۆتیزم. حەزەکەم لێرە ئاماژە بە هەندێکیان بکەم. یەکێک لەوانە بەڕێزان بینایە. ئەنێ خێرخوامانەیە کە بینا دروستەکەم بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێمە ئەوەلاتین بە سنتەری ئۆتیزم. لەوانە سنتەری ئۆتیزم دروستکراوە لە بازیان لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە. ئەوەی ئۆتیزم خۆشبەختانە بە هەوڵی وەزارەتی کار 20 کەسی بۆ تاعین کراوە کە لە ئایندێکی نزیکا دەست بەکار دەبن و لەوێ دەست بە خزمەت بۆ مناڵانی ئۆتیزم دەکەن. بەڕێزان ئەم بینایی کە ئێرە مناڵانی ئۆتیزمی حکومی تێدایە 30 کارمەندێرە خزمەتی مناڵانی ئۆتیزم دەکەن. ئەوش بەڕاستی پاداشت و هاوکاریەکەیان لە وەزارەتی کارەوە دابین کراوە کەمە هاوکاریەکە بۆ مناڵانی ئۆتیزم. دوێنێ پێرێ من لەگەڵ جەنابی وەزیرا کۆبوونەوەمان هەبوو باس لەوە کرا کە شوێنێک دابینکەی بۆ مناڵانی ئۆتیزمی ئەوانەی کە تەمەنیان گەورەبەوە کە بەڕاستی خۆتانزانەوە کێشەیەکە بۆ مناڵانی ئۆتیزم. باس لەوە کراوە کە ئینشەڵا سەنتەرێکی ئۆتیزمی تایبەتیان بۆ دروستکەین یا بەلایکەم و ئەم بینایە بەشێکی هێمانە بیکەین بە دووقات بۆ ئەو مناڵانە. بەڕێزان هەر بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نووسراو کراوە بۆ سەرجەم وەزارەتەکان کە هاوکاری مناڵانی ئۆتیزم و خێزانەکانیان بکرێت لە بۆ نمونە لە پاسپۆرت لە بڕێوەتی هاتوچۆ لە دەستگاکانی کە خۆشبەختانە زۆربیان وەڵامیان هەبوو ئیسیجابەیان هەبووە لەوانە مەتار وەڵامیان داوینێتەوە کە هەچ خێزانێ مناڵی ئۆتیزمی بێ بە لە ڕێی تایبەتەوە مامەڵەی لەگەڵا دەکرێت. نەخۆشخانە حکومیەکان بەڕێزان ئەوەی مناڵی ئۆتیزمی هەبێت لە بەیانیانە هەموو خزمەت گوزاریەکانی بە بێ بەرامبەرە. داواکارم لە سەرجەم یعنی حکوومەت سەرجەم وەزارەتەکان کە هاوکاری یاسای مافی امتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت بن کە هەموو مافەکانی کەمەندامان لێرە دیاری کراوە و هەموو حکوومەت هەموو وەزارەت پابەندە بەو یاسایەوە. هیوادارم کە ساڵێکی کە ئێمە لێرەدا ئەم یادەمان کردەوە سەرجەم مافەکانی مناڵانی کەمەندامان و ئۆتیزم بە تایبەتی جێبەجێ کرابێت. زۆر سوپاس.